مامۆسایەک لەگەڵ بەردەوامیدان بە بایکۆتان یاخود ڕۆشنەوە هۆڵەکانی خوێندنووانەوتنەوە بە قوتابیان بایکۆت بژاردەیەکی نەخوازراوە و زۆرە بلەیە کە سەپێنراوە بەسەر مامۆسایانە و ئێمە ئەم بژاردەیە بە بژاردێکی مەدەنی و بە باشترینشی ئەزانین کە درێژکراوەی ئەمە خەباتێک کە تقریبا نزیکی 10 ساڵە بێ ئێمە خەریکی خۆپشاندان و بایکۆتکردنی داوامین بە بژاردێکی باشی ئەزانین و بەردەوامی لەسەری و پێمان وایە بەم شێوازە ئەتوانین مافەکانی خۆمان وەربگرینەوە. ئەگەر وەکو حەزێکی خۆم قسە بکەم مامۆسای بەڕێز ئەو من حەزەکەم کە بایکۆت بەردەوام نەبێت و بێنینەوە ناو خوێندنگاکان و لەوێ دەرزەکانی خۆمان بخوێنین بەڵام ئایا قوتی مامۆسایان و ئایا ڕەزامەندی مامۆسایان و ئایا موچەی مامۆسایان بەمەتکی نەکرێت ئەگەر بەم شێوەیە بێت و هەموو شتەکان بدێ بەڵێ من حەزەکەم هەمووان بێنەوە ئەمە وەکو حەزێکی من بەڵام ئایا مافی مامۆساکانم چۆنە دێت و لەبەر مافێکی من بانێنەوە. بایکۆت فۆرمێکی خەباتی مەدەنیە لە وڵاتێکی دیموکراسیە و ئەم پرۆسە بێ پرۆسێکی بەردەوام بێ چونکە ژیان مادام ژیان هەیە و کە مرۆڤ بێ ئەبێ خەباتی پەروەردەیش بەردەوام بێ بەڵام ئەم خەباتە ئەبێ بە شێوازێک لە شێوازەکان بتێتەوە مامۆسایانیش حەقێکی شەرعی خۆیانەیە و لەم کاتەدا پێویستە لە بەرامبەری مافەکان ئەرکیان پێ بدرێت. کاریگەرێکی زۆری لەسەر هەم خوێندنم هەبووە هەم لە ڕووی فێربوونەوە هەم لە ڕووی قسەی خەڵکەوە چونکە هەندێک کات کە تۆ ئەتەوێت پلەیەکی بەرز بەدەست بهێنیت لایەن چەندەها کەسەوە تووشی ڕخنا بیت کە پێت دەڵێن تۆ بە ماوەیەکی کەم ئەم پلێت بەدەستهێناوە واتە تۆ لە جیلی بایکۆت دای و ئەم پلەیە شانی ئەوە نیە کە شانازی پێ بکەیت. بایکۆت کاریگەری لەسەر ئاسی زانستی خوێندکاران نابێت بە تاکید کاریگەری لەسەر ئاسی زانستی خوێندکارانە بێ بەڵام ئێمە پێمان وایە خوێندکار ساڵێکی بفوتێ لە 10 ساڵ باشترە جیلێک پەروەردە بکەین کە هەمیشە لەسەر مافی خۆیان بەدەنگ بێن و هەرگیز ملکەچ نەکەن بۆ هیچ دەسەڵاتدار و ستەمکار و زۆردارێک لە بەرامبەر خواردنی مافەکانیان. ئێمە ئێستا بەبوونی بایکۆتەوە ساڵەکان ئەپەڕێنین هەر دوو مانگە خوێنین لە پۆلێکا و دواترە چینە پۆلێکی تر ئێمە هیچ فێر نابین هیچ زانست و زانەریکی وەرناگرین لە پای ئەو هەموو بایکۆت و هینە پێت وایە کە توو شتێکی ئەو توت پێنیە بتوانی پێی بڕۆیتە 12 ئامادەی هەم بە ئامانجەکەت بگەیت بۆیە هەم لە ئامانجەکە سارد دەکاتەوە و هەمووات لێکە بەرەو دووەوە بڕۆیت.